بەرەبەیانێکی زوو لەگەڵ بانگی بەیانیدا بانگی ڕاپەڕینیش لە کفری درا. 5 ڕۆژ دوای دەستپێکردنی یەکەم چەخماقی ڕاپەڕین کڵپەکەی گەیشتە کوانووی شاری کفری. لە 3 قۆڵەوە پێشمەرگە هێرشی بۆ 3 بنکەی سەرەکی بەعس کرد و بێ هیچ زیانێک خەڵک و پێشمەرگە کەمتر لە 1 کاتژمێر شاریان ئازاد کرد. ئەم شوێنە کە ئێستا دیمەنی وێرانەیەک نیشان دەدات پێش 27 ساڵ بارەگای سەرەکی ڕژێمی بەعس بوو لەگەڵ یەکەم تەقەی پێشمەرگەدا کە ئێرە ئازاد کرا و کۆنتڕۆڵ کرا. ئیتر ڕاپەڕینیش سەرکەوتنی لە کفری ڕاگەێنرا. ڕێخستنە نهێنیەکان و شانە چەکدارەکان و پارتیزانەکانی دوایان فال کۆڵەکەی سەرەکی سەرکەوتنی ڕاپەڕین بوون لە کفریدا. پەیوەندی ئەوان و جەماوەر ئەو زەمینەی خۆش کرد کە بەرنامەکەی ڕاپەڕین وەک خۆی و بەبێ لێکەوتنەوەی زیانێک بەجێبهێنرێت. کفری دوای ڕاپەڕین شارێکی جیاوازترە، ئەگەرچی هێشتا بەهۆی وێرانکاریەکانی سەردەمی بەعسەوە خزمەتی زیاتریشی گەرەکە، بەڵام بەهەڵهاتنی خۆری ئازادی ژینگەیەکی ئارامتر و ژیانێکی سەوزتر بۆ دانیشتوانە قوربانی دەرەکەی هاتەکایەوە. ئەو بەرەبەیانەی ئێزگەی دەنگی گەلی کوردستان بانگی خەڵکی شارەکەی باوەشا سواری کرد بۆ ڕاپەڕین هەرزوو خەڵک و پێشمەرگە تێکەڵ بوون. ماوەی کاتژمێرێکی نەخایاند شار بە تەواوی پاکرایەوە. لەوی ڕۆژێوە هەتا ئەمڕۆ خەڵکی ئەم شارە هەوایەکی تر هەڵەمژن. سامان کەریم کورد چاد نیوز کفری.